ئامانجمانە کە بتوانین لە تێکڕای دەڤەری شارە زوور لە تێکڕای دەڤەری هەڵەبجە و هەورامان زانکۆکەمان فراوانتر بکەین بەکردنەوەی بەشی نوێ. بەشی کوردی شارە زوور کە لێرە هەبووە هەڵبەتە لە جێگایەکدایە کە بریتی بووە لە لانکەی شعری کلاسیکی کوردی بەبوونی دەیان شاعری هاوشێوەی نالی و بێسارانی و شاعرە ناسراوەکانی دەڤەرەکە. هەڵبەتە ئێمە لە سەرەتاکانی پلانی گەورەبوونی زانکۆماندا بڕیارماندا بە گۆڕینی بەشی کوردی شارە زوور بۆ کۆلێجی پەروەردەی شارە زوور و بەشێکی نوێمان زیاد کردووە بۆ کۆلێجەکە کە بریتیە لە بەشی باخچەی منداڵان کە بۆ یەکەم جارە لە کوردستان بەو ناوەوە بەشێک بکرێتەوە. ئەگەر کێشەیەکمان هەبێت لە ڕووی کارگەڕی بینا و بیناکاریەوە ئێمە تێکڕای بیناکانی حکوومەت کە لە دەڤەرەکەدا هەن بە بینای خۆمان دەزانین بیناکانی ئێمەش بینای تێکڕای دام و دەستگاکانی تری حکوومەتن. ئەم بینایە خۆشبەختانە ئێمە چەند ساڵە بەکاری دەهێنین ئێستا بووە بە بینای زانکۆی هەڵەبجاوە بینای کۆلێجی پەروەردەی شارە زوور بۆیە ئێمە کێشەی بینا نابێ بەڕێگر لە بەردەست فراوانبوونی زانکۆی هەڵەبجەداوە پلانی داهاتوومانەوەی ئەو پارچە زەویانەی کە بڕیار وایە بۆمان دابین کرێ لە لایەن قایمقامەتی قەزای شارە زوورەوە بەکاری بهێنین تا ڕادەی ئەوەی کە نەک کۆلێجێک بەڵکو لە داهاتوویەکی نزیکدا زیاد لە کۆلێجێکی تر لە شارە زوور بکەینەوە